سامونخانەیەک لە بەرەوەی ساموونی نایەوە بە قەرز تەقییان لێ کردووە. ئەمڕوو داوە بەرەبەیانی ئەمڕۆ لە کەرکووک ڕوویاوە. کەسێک چوو داوای ساموونی لە سامونخانەیە کردووە بە قەرز بۆ ئەوەی کە بیفرۆشێت، خاوەنی سامونخانەکەش ساموونی پێنەداوە. ئەویش ڕۆشتووە و پاشکەمێک دوو کەسی دیکەی لەگەڵ خۆی هێناوە و گەڕاوەتەوە، 20 فیشەکیان کردو بەناو دوکانەکەیە و بەردەم دوکانەکەشیان سوتاندووە، هەر بەوەش نەوەستاون. خاوەنی سامونخانەکە لەگەڵ کرێکارێک بە چێڵا لێیان ناون. ئەم سێ کەسە پێشتریش لەلایەن پۆلیسەوە داواکراو بوون، بەڵام تا ئێستا دەستگیر نەکراون، بەڵام توانراوە تابلۆی ئۆتۆمبیلەکە بناسرێتەوە و تا ئێستا گەڕان بە شوێنیان بەردەوامە. زانیاری ورد لەسەر ئەم هەواڵە و سەرجەم هەواڵەکانی ترمان لە ماڵپەڕی 964.krt هەیە و دەتوانن لەوێ بینەر بن.